زۆر بێ لەگەڵ ما بە چەپڵەیە گەنێرە تەشیدە با بزانە جنی کۆمپارس لێوەرایە کاک عیرفان تکایە کاکە زایری ژێرێ کاک زایریش وەڵی هەندی بیرۆریان هەیەبێکەوە ئەوەی کە من ئاگادار بم ڕۆژانە باوەڕتان هەبێ زۆر جار گومان لە عیرفانی وەستام هەمووکەم ئێسێمەسی زۆرە نێرێ پێم وا بوو بۆ مەبەستی ترە یا دڵاریەکە بەڵام تو مەزەموو ئێسێمەسەکان بۆ کاک ئەحمەد نێرێ و هەندێ نامەشم بینیوە بە شعر وەڵام یەکترێنەوە بە عەرەبیەک ئەو عەرەبیەم باوەڕتان هەبێ نازم لە فەلوجە باوەڕ ناکەم لەوان لە هەڵوجە ئەوبوو نابوو بێت کاک ئەحمەد تکایە کاک عیرفان کاک عیرفان بەسەری برایەتیمان نیت کاک زایر لەگەڵە نەوەرە تکایە شتان هەیە بێکەوە حەزەکەم ئالێرە لای منەوە سیارێک ڕێگەی گرتووە پێشەوە 630 کاک ئەحمەد گیان بەخێر بێ ئەڵە منم ئەوێ ڕابکات خۆی بجێتە لە وەزعە گەشتی وانێ کاک ئەحمەد گیان بەخێر بێ ئەو سیارێ ئەڵەن 630 کاک عیرفان ئەڵە منم لەتەوە پیکاشۆیە بۆی خۆی بجێتەوە لە وەزعە کاک ئەحمەد یەک تکام هەیە ئەو نامانەی کە بۆ یەکتریە نێرن ئەو مایکەش بم بە کاک ئەحمەد گەرە ئەو نامانەی بۆ یەکتریە بێنن ناوەڕۆژی نامەکان شەوتان باش میوانە بەڕێستەکان زۆر خۆشحاڵین بە هاتنی بەڕێستان ئێمە گەورە ئەبین بە هاتنی جەنابتان ڕێز و سڵاو خۆشەویستیمان هەیە بۆ هەمووتان بۆ هەموو هونەرمەندان بۆ هونەرمەندە کۆشکردووەکان لێرەوە ڕێز و خۆشەویستیە نێرین بۆ هەموو ئازیزانی کە چاوەڕوانی ئێمە بوون ئەمە هاتینە خزمەتان ئەم شەو زۆر خۆشحاڵی بەڕاستی ئێمە لە تەسویری شەواتین لەگە کاک ئەحمەد خەلیکی کارێکی نوێین ئێوە بۆیە جلی ئیشم لەبەرایە نەک بڵێن ئیشی غەبات و کرێکاریەکە ئیتر کاک ئەحمەد جان ئەمە ئیشەکە ئەم مایکەڵی باوەژم نارە بۆی لێتوە شەوتان باش خۆشحاڵم کە ئاوا لە شەوێکی ئاوا خۆشە بە یەک شا دەبینەوە ڕێز و حورمەتم بۆ هەموو برا پێشبەرگەکان هەیە ئیشەڵڵا سەرکەوتنی ئەوان سەرفرازی و سەرکەوتن و سەربەخۆی ئێمەیە لێرەشەوە درو دەنێرم بۆ ژیانی پاکی هونەرمەند ئەحمەد شەماڵ و هەموو هونەرمەندانی کۆچکردوو ئیشەڵڵا شەوێکی خۆش بەڕێەکەین و کاگەی فاوتی لە ئیشەوە هاتوین کام ئیشە بەڕاستە وەڵای من خەوتوم کاکە خەوەلی کردبوو نازەم ئیشی چی تۆ دایمە لەسەر مەسرح ئاوام لێکرد بامنی لێ داوان لێکەوە کاکە نامم بۆ نێرێ بە عەرەبی وەڵی خۆم عەرەبیەکەمان ئێمە کوردیەکەمان تەواو نییە جا ئەم بە عەرەبی نێرێت ناچار منیش جوابی بەمەوە من چوزانم لێرە هەمووی پیشانی کاک جەزایە لێرە کاڵێ ئەڕم بۆ بازاڕی ڕاحەڕی حۆی لا سووق ئاکەرەوەکەی عەرەبیە ئەلە خۆشییا بن ئینشەڵڵا ئەلەم شەوانەیە دایکم داوای پیزای لێ کردم کوڕەکە پشکۆلەکەم وتی باوە من موشەکە لە خۆم دایکم وتی کاکە ئەوە بۆ کوڕاکڕی دانێکیش بۆ من کڕە لە ژیانیشە نەیەزانی پیزا چییە وەڵا بۆم بردەوانێ تی باشە ڕۆڵە بۆ غەدر لە منەکەی و مناڵەکەی تۆ هەمووی سنگی مریشکەوەی من هیچی تیانە ڕۆڵە باشتێکی پێوە بۆیە قارچ کێشتێ کە سێرەکەم هەڵوگێڕا و داینابوو دامەوە کاک زایر غەریب لە ئیشەکانیە کۆ کاک زایر بۆ نایەت ئێرە ڕۆژێکیان لە تەسویرە ئیشمان بە تووتیەک هەبوو ئەم کاسکۆیانە زایر وتی مەیهێنن خۆم دانەیەکم هەیە هەژدە قساکە وەڵا دەیهێنایەن و عەبەی خەیات و ڕێبوار ڕەحیم و عیرفان ئەمەنیان ئاوا چیلکە پیا کرد کاکە ئەو تووتیە ئەوە دینە ئەو وەسای کۆسەری هەروی ئاخرشتە بردێوانی وتی وەڵای کەلیمی قسەی پێ نەماوە ئەمە کاک زایرە پێشەوە تەلەفۆنێکمان بۆ کاک زایر کرد لەگەڵ کاک بەرزانە تەمان کاک زایر پێشمەگەی دێرینە کە مای شانازی بۆمان بەخۆبە خشوو بۆ شەڕەکان کاک بەرزان وتی ئەزان بۆ چوویتی ئەوەنە تەنچی فیشەکی قەناسەش ناوڕێت شەوتان باش ڕێز و حورمەتم بۆ میوانە عەزیزەکان لێرەوە چاوی
دایکی شەیدان ماجەکە کە سوکاری شەیدان ڕێز و حرمەتیان هەیە ڕێز و حرمەتم بۆ برا پێغمبەرەکانمان لە بەرەکانیدا هیوادارین شەوێکی خۆش بەسەر بەرین بۆ مەوضوعی تووتێکە عەبدوڵڵا کلکەکنێ یابوو ئەمەنە کلکەکنێ یابوو لە پێشا بەخۆمیە و زالە دوایی سەیرەکەم ئەوەشی نەما وتمەوە چی لێکردو عەبدوڵڵا وتی وەڵا نازانم ئەحمە و خسیە سەر ئەحمە و عێرفان وتی وەڵا ئەوان وایان لێکردووە کاکەم وەڵا ئێمە چەند وەخت بە تەمای تووتی بووین قسەمان بۆ بکە و لەسەر تووتی بەرنامەکەمان بوو نوسخی لە دەمەوە نهاتە دەر والحاصل ئەو لە حەمامی پیاوانەوە بردیەوە جلی پێوە نەما بوو تووتێکی ئەلەم ڕۆژانەیە لەگەڵ ئەمەرەشکۆلا چوین بۆ لای دکتۆری دانەیی دان مێشێ بردم بۆ لای دکتۆرێکی دان وتی دکتۆرە و دانم بۆ دەربێنە تی بەسەر چاو دانەکەی بۆ دەرێنا و دکتۆرەکە وتی کاک عومەر ئەوە بۆ هەردانێکیشە بۆ شەتڵ نەکەم لە جێی خۆیە وتی وەڵا مەمنوون نەبم بەس چەندی تێچێ وتی یەک دان 800,000 وتی تۆ 500,000 بە من و یەخش بە ناوی دەممە زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین لە خزمەتانەوەین با لە کاتی برادران نەگرین جاریکە بەخێر من سەر و سەرچاوان سپاس بۆ هەردوو برای هونەرمەند و هەز و خۆشەویستم کاک عێرفان کاک ئەحمەد ڕەوف کاک زایری خۆشەویست ئێستا کاتێوەیە کە گوێبیستی دەنگە زوڵاڵەکەی کاکە یونوسی بڕاقی بووین لە چوارچرای مەهاباتەوە هەرچەند ئێستا کوڕی ئەم شارەیە کوڕی هەموو کوردستانە گوێبیستی چەند گۆرانیەکی ڕاستانی مامۆستای نەمر محەممەدی ماملێ بین کاک یونوس با فەرمێت چەپڵەیە بۆ هەر لێرەوە هەتا شارەکەی قازی شارەکەی مەهابات